تۆ کەسێک بەناوی دینەوە کارێکی قێزەون ئەکات وە دینی ناشرین کردووە منبەری ناشرین کردووە ڕیژداری ناشرین کردووە ئەو کۆمەلگای تووشی شۆک کردووە بۆتە جێگای شەرمەزاری و عارەقڕشتنی ئیمانداران تۆ بچی باوەشی پیا بکەیت تۆ بچی لەگەڵی دابنیشی تۆ بچی ڕسم لەگەڵا بگری بەڕاستی ئەمە ئەو ئاەتمان بۆ ڕوونەکاتەوە کە ئەفەرمێ المنافقون والمنافقات بعضهم من بعض منافقی ژن و پیاو ئەمانە چنە هاوکار و هاریکاری یەکترینە کە چیەکەن یەئمرون بالمنکر بالعکسی ئیمانداری ڕاستەقینە کە یەئمرون بالمعروف بەس ئەوان چیەکەن ئەمرەکەن بە خراپە وەینهەون عن المنکر و ڕێگریەکن لە کاری چاکەیە باشە تۆ کابرایە کە کارێکی قێزەونی تێدا ڕوویداوە معقولە تۆ باوشی پێدا بگری لە باوەشی بگری معقولە تۆ ڕسم لەگەڵا بگری معقولە سەردانی بکەی معقولە لە کاتێکە تۆ بێ هەڵوێز بنوێنی بۆی کە ڕووی ڕاستەقینە ئیمانداران وە دەربخەی لە چاکەیاندا لە جوانیاندا نەک تۆ پاڵپشتی زاڵمێک بکەیت یاخود فاسیدێک بکەیت یاخود دوو ڕوویەک بکەیت بەڕاستی چۆن لە ئەڵێن کە ئەنفالچیەکان ئەوانە کە ئەنفالیان کردو ئەبێ مێژوو ئەمانە لەبیر نەکاتوە ڕۆژ لە ڕۆژان سزای ئەوانە بدات بەڕاستی ئەو منافقانێک کە یارمەتی کەسانێکە دەن یاخو ڕسمی لەگەڵەگرن یاخو سەردانی منافقەکەن بەڕاستی ئەبێ مێژوو ئەوانە لەبیر نەکات ئەبێ ئەو وێنانە بمێنن بۆی کە لە ڕۆژێک گارێکدا ئەگەر منافق وە دەرکەوتن زیاتر ئەمەش یەکێک لە منافقەکان لە بەرەوەی سەردانی فڵانکە منافقی کرد لە بەرەوەی ڕسم لەگەڵەیە کرد بۆ چونکە ئەمەش وا ئاکات کە ئەمانە المەرء على دینی خەلیلی کەمە فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مرۆڤ لەسەر دینی هاوڕێکێتی فلينظر احدكم من يخالل با هر یەک لێوە سەیری کەزان چێ هاوڕێتی چی ئەکات معقولە هاوڕێک منافق بێت داوێن پیس بێت بەدڕەوش بێت دز بێت هەر شتێک بێت کارێکی قێزەون کە تۆ کە خاوەنی ئیمانی کە خاوەنی ڕیشی معقولە تۆ هەڵوێز نەنوێنی معقولە تۆ سەردانی بکەی معقولە تا ڕێزی لێ بگری ئەدی باشە چ بنەمایەک ئەمێنێ بۆ تۆ کە تۆ هیچ بنەمایەکت نەبێ هەر کەسێک هەر برادەرێکت هاوڕێکت کارێکی قێزەوی لێ کەشە بوو تۆ هاوڕێتی پێکەوە هیچ بنەمایەکت نییە بۆ چونکە ئیسلام بنەمات پێ ئەدات بۆی کە تۆ لەسەر بنەمایەکە هاوڕێتی کەسێک بکەیت جیرانتی کەسێک بکەی خزمەتی کەسێک بکەی هەموو کەسێک بکەی بۆی کە لا تصاحب إلا مؤمنة هاوڕێتی کەس نەکەی تەنها ئیماندار نەبێ نەک منافق ولا يأكل طعامك إلا تقي با هیچ کەسش نێتە سەر سفرەی خواردنەکەتە إلا لە خوا ترس نەبێت بۆشە کوردەوار لە مێژە وتوێتی کە چویتی بۆ ماڵێکە بە کوێری بڕۆ کە چوی هاتیە دەرێ بە کەڕی وەرە دەرێ یعنی سەیری هیچ شتێک نەکەی ناموسی ماڵەکە و ئەو شتێکە بیستیتوە نەیجێڕیەوە ببێ دەرێ کێشە دروست بکەی بۆ خاوەن ماڵەکە ئەمە بنەمای ئیسلام و کوردەواریە بۆی کە بنەمایەکمان هەبێ بەس تۆ ئیماندارێک هیچ بنەمایەکت نەبێت نە لە ئاەت تێگەیشت بیت نە لە حەدیث تێگەیشت بیت نە لە منافقێک و لە فاسیدەکە دوورە پەرێزی بکەیت و یاخود هەڵوێز بنێ بڵێ ڕاوسێ تا ئێرە هاوڕێتی بووین بەڵام لێرە بە دواوە ئەسلە من تۆ ناناسم بۆ لەبەر کارێکی قێزەونت تێدا وە دەرکەوت یاخود دووڕوویەکە وە دەرکەوت خوای گەورە فەزعی کردی کە ئەم دووڕێت لێوە دەرکەوت مادام ئەگەر دزیت کردو دەستت بڕاوە ئەگەر زینات کردووە جەڵدەت لێدراوە ئەگەر فاحیشەت کردووە لێت کەشف بووە بەو سیفەتە قێزەونت من ئەبێ هیچکە هەموو شۆت نەکەم و هاوڕێتی نەکەم بۆی کەسایەتی تۆش پارێزرا بێت یعنی ئەو کەسێک کە هەموو شوێ کات بۆی کە لە ناو خزم و کەسوکارێک و ماڵۆمداڵەکەشی بڵێ ئەمە پێشتر برادری فڵان کەس و بەڵام کاتێک ئەم کار قێزەونەی لێوە دەرکەوت فڵان کەس لەو ڕۆژیوە مەرحەبای نەکردووە ئەو کاتە شکۆی ئەم کەسەش بە دەرەکەوێت بۆ چونکە هەڵوێستی نواندووە بەرامبەر ئەو هاوڕێ و دۆستەیە کە لە پێشترە هەیبوو بەڵام بەهۆی کارە قێزەونەکەیەوە هەڵوێستی نواندووە بۆشە خەڵکیش خۆشانەوێت لەبەرەوەی ئەڵێن خاوەن شکۆیە ئەمە هاوڕێتی کەسێک ناکات کە بەدڕەوش بێ هاوڕێتی کەسێک ناکات کە دز بێ هاوڕێتی کەسێک ناکات کە دووڕوو بێت ئەمە ئیسلام فێرمانەکات کە ئێمە بنەمای هاوڕێتی و خزمایەتی و هاوسەرگیری لە هەر کەسێک هەر شتێکە بنیاتی بنێن لەسەر پاچێتیە ئەنجامی بدەین لەسەر پاچێتە بنیاتی بنێن بەڵام ئەگەر فاسیدێکشە چیوا کرد بێگومان بەهی شێوەیەک نابێ ئینسان هاوڕێتی بکە بۆ چونکە بەوە ئەناسرێنەوە فلينظر أحدكم من يخالل بە هەر یەکێک لەوێ سەیری خۆی کە بزان چێ هاوڕێیت معقول نییە تۆ هاوڕێتی ئەو کەسانە بکەیت بۆش ئەبێ ئەو کەسانێک کە بەڕاستی هاوڕێتی ئەو کەسانە ئەکەن کە خراپەکارە بەو ئەناسرێنەوە بۆ چونکە دیار لەسەر یەک دینن المرء على دینی خەلیلی هەموو کەسێک لەسەر هەر کەسێک پیا و لەسەر دینی هاوڕێکەیەتی بۆش ئەبێ ئەم کەسانێک کە بەڕاستی هەڵوێست نانوێن یاخود هاوڕێتی ئەو کەسانەکەن ئەبێ مێژوو ئەمانەش سەرکۆنە بکات وە کۆمەڵگە ئەمانەش سڕ بکات و سەرکۆنەکە بڵێت تۆش هاوڕێ فڵان کەسی دیارە بۆیشە نە هەڵوێست ئەنوێنی و نە لە هاوڕێتیشە دەریەخەیت بۆشە بەسراتش خۆشتا بۆ بجێڕمەوە لەسەر ئەم دووڕوویە ئاگاداری مزگەوتێک بوو مزگەوتێک وەرگیرە کاتێک کە سەیری حساباتی و مزگەوتە کرا
نزیکەی 25 دەفتەر قەرزدار 25 دەفتەر قەرزدار ئەم کەسێک کە ئیدارەی کرد وتی باشە معقولە 25 دەفتەر قەرزدار بێ بەڕیبا نەک بە قەرزی احتیاطی بەڕیبای لەسەر بوو باشە معقول نییە مزگەوت تەمەی 10 ساڵە بۆ ئەم قەرزەتان هاتوۆتە سەرێ و بۆ ئەو مزگەوتە ماڵی خوای گەورەیە بۆ ڕزگاری ناکە لە دەست ئەم ڕیبایە ئەم کەس ئاگادار بووم پارەی کۆ کردو لە دۆست و برادرەکان و لەلایە ئەم قەرزە بێک دەفعدایەوە بۆی کە ئەم مزگەوتە لەو ڕیبایە دەربچێت دوای ئەو کابرا وتی سەیرم کرد باشە هۆکاری چ بوو کە ئەمانە هەڵوێستیان نەنواند و یاخود مزگەوتیان ڕزگار نەکرد لەم قەرزە ڕیبەویە وتی سەیرم کرد ئەو زۆرێک لەو ئەندامانی ئەو مزگەوتە هەمویان ڕیباخۆر بوون هەمویان ڕیباخۆر وردەوە بۆی ڕوون بۆ کە فڵان خانووی کڕیوە ئەو ئەگەر بینایەکی کڕیوە ئەگەر شوقەیەکی کڕیوە وەرحاس هەم بە ڕیبا کڕیبیان ئەو مەجموعەیەک لەو خەڵکانە ئەو زانیم کە ئەم ڕیباخۆرانە پێیان ئاسایی بوو مزگەوتیش بە ڕیبا بنیاد بنرێت بۆشە هەوڵیشان نەدابوو لە سەرەتادا بەبێ ڕیبا و ئەگەر لە دوایشدا ڕیبا کەوتۆتە سەرێ لە ڕیبایەکە ڕزگاری بکەن بالضبط ئەم بەسەرهاتە عین بالضبط لەو دۆسیانێکە ئێستا کە گەر ئەندام پەرلەمانێکە وەزیرێکە پزیرێکە سەرۆکی دەستی نەزا هەیە یاخود بەناو ئیماندارێکە کە شتێکی ڕووی داوە ئەبینی خەڵکانێک هەڵوێست نانوێن بۆ یاخود ئەیانێ پەردەپۆشی بن بۆ چونکە وەکو ڕیباخۆرەکان دیارە ئەوانش بە هەمان شێوە هەمان کاری قێزەونیان هەیە بۆی ئەڵێ با ستری بکەین و با کەشفی نەکەین و نازام چی شێرێک لەوێ ڕێوێک بۆ دێنەوە بۆ چونکە لە خۆی ئەترسێت چونکە بەخۆشی وەک کابرا ڕیباخۆرەکە ڕیبای خواردووە بۆیشە پێی ئەتیادیە ئەوێ پەردەپۆش کە بۆی کە ڕیبایەکەی خۆی کەشف دەبێت بە هەمان شێوە دیار ئەم کەسانێک کە بەناوی پەردەپۆشیان سەردانیەکەن و یان پاڵپشتی لە گەندەڵکارێکە یان لە فاسیدێکە یان لە دووڕوویەکەکەن واللهی ئللا ئەو کەسانە دیارە وەکو ئەو هەمان هاوشێوەی ئەون هاوکوفی ئەون و هاوسەنگەری یەکترینە بۆشە ئەبینی ئەڵێ مادەم ئیو کەشف و هیمنیش کەشف بێت ئەمەی هۆکارەکەیە وەکو ڕیباخۆرەکان ئەجینا معقول نییە پیاوێکی ئیمانداری ڕیژدار هەڵوێست نەنوێنی بەرامبەر بە کاری قێزەون بەرامبەر بە زاڵم بەرامبەر بە فاسید بەرامبەر بە دووڕوو بەرامبەر بە گەندەڵکار ئەمە ئیش ئیسان ئیماندارە معقول نییە تۆ هەر لەگەڵ فاسید دابی لەگەڵ دووڕوو دابی ئەمە بەڕاستی ئەبێ مێژوو چۆن ئەنفاسیەکان ئەبێ ڕۆژگارێک دابێک بێچەند بێنە بەردەم دادگا ئەبێت بە هەم لاما کاتە ئەم دوو ڕوانش ڕۆژگارێک وا بکات بڵێ ئەمە وێنەی فڵان کەسە ئەمە فڵان کەس سەردانی کردو ئەمە فڵان کەس ڕسمێک کردو ئەمە فڵان کەس لە باوەشی کردووە ئەبێ ئەم کەسانەی کە وەکو ڕیباخۆرەکانی باسم کرد بێ وەکو ئەوانە فایلەکانیان وەدەر بکەوێت ئەجینا معقول نییە ئیماندارێکی داوێن پاچی دەست پاچی زمان پاک هەڵوێست نەنوێنێ بۆشە کە خوای گەورە باسی ئیماندارەکان لە دوای ئەو باسی منافقەکە فەرمێ وئین والعزة لله ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون شكو ماندي بوچه بو پروردگار بو پیغمبرکیتی بو ایماندارانه بلام منافق كان نازانن منافقان خاون قيمته قدر ام شكو نازانن بوش ایماندار لەگەڵ منافق بێکۆ هیناوە لە دوایەک بۆ چونکە ئیماندار وەدەرەکەوێت لە هەڵوێستنەوە دنیادا لەوەی کە هاوڕێتی کەسێک ناکات کە منافق بێ فاسد بێت دووڕوو بێت ولا ما کاتە ئیمانداریش خاوشکۆ عزەتە بەهیچ شێوەیەکە هاوڕێتی قبول ناکە بەهیچ شێوەیەکە سەردانی ناکە بەهیچ شێوەیەکە بێ هەڵوێست نابێت بەڵکو بە عیزەتەوە ئەوێ بژێتن و بە عیزەتەوە ئەوێ بمرێت بۆشە لە حەدیثێکا فەرمێت من عاش تقیە عاش قەویە ئەوەی بەلەخوا ترسی ژیا بەهێزەوە ژیا کەواتە ئیماندار بەهێزەوە ئەژێت وبعزته أجد بشكو أجد منافقانيش ولكن المنافقين لا يعلمون بلام دور وكان حسبو شكو قوريا ناكن بوشا داوكار ولا بروغار كشكو عزت من بيبداتو لو إيمان داران من بجرك لدواي خويو لدواي ناوي بيغمبركي هناويتي عليه الصلاة والسلام لو إيمان داران بين وأم منافقيش لا خومن بدور بخين بتوتريشت وانا كي كلمان ودر بكويتو ويارمتي ما بدا بويك بعزته بجينو وبشكو بجينو آمين آمين والحمد لله رب العالمين.